گەڵمان ئەبێت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەشێک لە فەرمانگەکان لە شاری سلێمانی مانگرتنیان ڕاگەاند و لە چەند ناوچەیەکی دیکەی دەوروبەریش بۆ وەرگرتنی زانیاری سەبارەت بۆ مانگرتنانە کە لەکوێیە و تاکەی بەردەوام دەبێت ئێستا هاوکارمان بابانمان لەگەڵە. بابان سڵاوت لێبێ و ئەو فەرمانگانە کامانن کە مانگرتنیان بەهۆی دواکەوتنی موچەکانیان ڕاگەیاندووە. بەڵێ شوێدا من ئێستا لە نێو لە بەردەم بەڕێوەبەرایەتی بەرهەمە گشتیەکانی سلێمانی دام لێرە ژمارەیەکی زۆر لە فەرمانبەرانی ئەم بەڕێوەبەرایەتیە هاتنۆتە بەردەم بەڕێوەبەرایەتیەکان و مانیان لە کارگرتن ڕاگەیاندووە و ئەمە یەکەمین فەرمانگە نییە کە لە شاری سلێمانی لە ئێستا دامانی گرتووە لەم کاتێک ئێستا من قسەکەم چەند فەرمانگەیەکی تر وەک بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی و بەڕێوەبەرایەتی بەرهەمە نەوتەکان و بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی و چەند بەڕێوەبەرایەتێکی تریشمانیان لە کارکردن گرتووە لە بەرامبەر وەرنەگرتنی موچەکانیان. کەمێک لەمەوبەر من قسەم لەگەڵ ئەم فەرمانبەرانە کرد، ئەمان پێیان ڕاگەیاندون کە ماوەی موچەی 3 مانگیان لە لای حکوومەتە و ماوەی 35 ڕۆژە، یانی موچەی یەکەمیان لە 35 ڕۆژی بەسەراچە تا ئێستا وەریان نەگرتووە، ئەمە 3 مانگە موچیان وەرنەگرتووە بەرەو 4 مانگە ڕوا. بە وتەی خۆیان ئەمان داراییان مەحدودە و ناتوانن ئیدارەی ماڵەوەیانی پێبن و تەنها سەرچاوەی داهاتیان موچەکانیانە و کە موچەشیان پێ نەدرێت گوزەرانیان لە وەزعێکی خراپدایە بۆ خۆیان وا دەڵێن. ئەمە جگە لەوەش کە وەکوتم تەنها یەکەم بەڕێوەبەرایەتی نییە کە لە سلێمانی مانی گرتووە. من ئەمەوێ زیاتر فەرمانبەرەکان خۆیان قسە بکەن لە زاری خۆیانەوە، معناتی خۆیانم پێ بڵێن ئاخۆ بۆ هاتوون ئەمڕۆمانیان لە کارکردن ڕاگەیاندووە. ئەم کاتت باش ئەمەوێ پێم بڵێ ئێوە ئەتانەوێت چی بڵێن، ئەتانەوێت چ پامێک بگەێنن؟ وەڵڵای ئێمە وەک ئەم فەرمانبەرانە لەبەرم خۆرەوە ساوین، داوا کورسی و پۆز ناکەین، داوا حەق خۆمانەکەین. 3 دانە مانگە موچەمان وەرنەگرتووە. ئەوە زوربەی زۆری کرێچیە، زوربەی زۆری مناڵی نەخۆشی هەیە، زوربەی زۆری نەخۆشی هەیە، بەشی هیچمان ناکە، مەجبورین بین بەرەم خۆرە داوا حەق خۆمان بکەین. داوا لە سەرۆکی حکوومەتی ژەکەین بێتە دەنگ، ئەو هەموو قەیران لەسەر قەیران ڕووەدا. 2 دانە مانگە دانیشتین نەکەوە، ئێمە مۆزەفین، 1 ڕۆژنینە ئەوێ غایبمانەدەن. ئەی ئەو 2 دانە مانگە بۆ کەس غایبی نادە و کەس باسی ناکە، بۆ ناچین. لەلایەن بەڕێوەبەرایەتیەکەوە هیچ ئیجراتێکتان لەگەڵاکرێ لە بەرامبەر مانگرتنانە؟ نانە بەتەمان تاکەیە مانگرتەدان بەردەوام شەمە ئێمە بەردەوامە بینەوەش. ئەوە جەماعەتی بەنزیخانەکانە، ئەویش بەنزیخان دایەخەن ئەوەندەی کە قەیران دروزە بێ. جا داواین زووترین کات موچەمان بۆ دامیکەنەوەی کە توێبی لەبەرە خۆرەوە ساوە هەمووی داوا حەق خۆیەکە. تۆ ئەگەر پێمان بڵێ بۆچی لێرەی لە بەرەم گەرماتێت چی بڵێ؟ وەڵای منی سەر وەکو ئەم برادەرە هیچ ڕایم لەگەڵ ئەوەیە داوای حەق خۆمانەکەین. چەندێکە موچەتان وەرنەگرت؟ وەڵای 3 مانگە بێ، 3 مانگ. بە وەرنەگرتنی موچە یاخود بە پێنەدانی موچەکانتان چەند کاریگەری کردوتە سەر ژیانتان؟ وەڵای زۆر کاریگەری تێکردوین. عنی وا سەگەی مناڵەکانمان دویان لەگەڵاکەن، ئەمان درۆ کردووە نازان چی بڵین. وڵی پامەکەی منەرەوەیە کێشەکە بە مەحەل نابێ خەڵک مۆزەفی ئێرە بەس بێتە سەرجادە. بەڕاستیە بێ هەولێر ئەبێ دووەک ئەمانە مۆزەفەکانیش بەڕاستی بێوانیش مووقیفیانە بێ. معقول نیە هەر چاوەڕێ ئێرە بکەن، چاوەڕێ ئێرە بکەن، ئێمە مزارە بکەین و ئەوان هیچ مووقیفێکیان نەبێ بەڕاستی. لەبەرەوە داوا لەوانیشەکەم خۆ موچە شمول هەمومانەکە، ئێوانیش وەکو ئێمە معاشخۆرن، بەڕاستی مناڵەکانیان پێویستی بە پارەیە، پێویستیان بە معاشە، بۆچی مووقیفیان نییە. تاکەی بڕیار وایە ئێوە ئەم مانگرتنە بەردەوام بێ؟ بڕیارمان داوە تا یەکشەمە بەردەوام بێ. ئیترەگەر لە دوای یەکشەمە لە دوای یەکشەمەوە هەر بەردەوامە بین هەتاوەکو جوابمان ئێرێتەوە. هەڵوێستان چییە بێ ئەگەر لە حاڵەتی پێنەدانی موچەکانتان چ ڕێگەیەکی ترێگرێ؟ هەرمەدەنیانەیە ئێمە خۆ قابلە چی بکەین؟ سەڵاتی مۆزەف چییە؟ کێشەکە هەر ئێرەیە. ئەگەر کوردستان هەمووی سەرتاسەری بێ ئەم مۆزوعە هەڵبەتە زەختێکی زیاترمانە بێ، بەڵام من وەکو بەش بە حاڵی خۆم زەختێکی وا نبینم. ئەم مۆزوعە زەختێک لەسەر حکومەت دروست ناکە کە بێتەوەی کە جوابێکی یا حەلێکی بنەڕەتیە بێ بۆ. ینی ئەگەر ئەمە زەخت نەکات چی زەختەکە؟ ینی ئاخۆ بە قسەکان تەوا دەرەکەی حکوومەت باکی بۆ نییە کە فەرمانبەرەکانیمان بگرێت؟ لەبەرەوەی ئەمە 3 مانگە مەعاشمان تاخیرە بێت، ئەوەش ساڵێکە ئەم کێشەیە هەر نەکرا، ئیتر بێباچی لەوە زیاتر چیکابێ؟ بەڵێ شەیدا ئەمەوێ ڕای هاوڵاتیەکی کە وەرگرم کە مراجع ئەو هاتووە بۆ ئەم فەرمانگەیە ئەگەر زەحمەت دەبێ بێتە ئێرە ئەمانە هاتوون کارەکانیان لەم بەڕێوەبەرایەتی ڕایکەن، بەڵام بەهۆی ماگرتنی ئەم فەرمانبەرانەوە کارەکانی بەڕێوە ناچێت. بەڕێزم تۆ بۆ لێرەی و
کاری ئەمڕۆ چۆن بووە؟ ئێمە وەکو وێزگەکانی دابشکردنی سوتەمەنی پارێزگای سلێمانی سبەینێ هاتوین بۆ بانک پارەمان داناوە بیکەین بەڕەسید لێرە و بۆ ئەوەی بانکزین دابینکەین لەگەڵ گازە بۆ هاوڵاتیان بەڵام بەهۆی نەبوونی موشە دواکەوتنی موچەی بەرانەوە دایرەکەیان ڕاگرتووە ئێمەش بەڕاستی قەیرانەکە بەس بۆ فەرمانبەر نیە قەیرانەکە تاک بە تاکی هاوڵاتی ئەم وڵاتە بەشدارەتیایە ئێستا ئێمە ئەگەر بانزین نەبێ ئەزمە دروستە بێ و قەرەباڵغی دروستە بێ ئەگەر مانگرتنیە فەرمانبەرانە ئەگەر هەیە بانزین لە بانزیخانەکانە نەمێن و کاریگەری حتمەن چونکە لە مستەودە ئێستا بانزین بار ناکرێت لەبەر خاتیوی قەتعەکان مەنەخوێراوەتەوە ئەزمەی بانزین جارێکی تر سەر هەڵداتەوە شرط نییە سەر هەڵباتەوە بە شێوەیەکی عام بەڵام بۆ دوو ڕۆژیش بێ خۆ تاخیرە بێیان گازی مۆلدەکانیش ئێمە تەوزیەکەن ئەگەر مۆلیدەیەکێتە تەلەفۆنەکە گازی لێ بڕاوە ئەگەر تۆ گازی وەدابینەکەی کوژێنەوە لە هاوڵاتە دیسان هاوڵاتی بەشداری قەیرانەکە بێ خۆ شەرط نییە فەرمانبەر بێ بەشدار بێ هەموو تاکێکی ئەم وڵاتە بەشداریە و قەیرانێ بۆیە داوا لە سەرۆکی حکومەت و لە حکومەتی عەربی کوردستانەکەین چارەسەرێکی بکەن. من پێم خۆشە زیاتر فەرمانبەرەکان خۆیان قسە بکەن و خۆیان گزارش لە ئەو هەستەی خۆیان بکەن کە ماوەی 3 مانگە موچیان وەرنەگرتەوە خۆیان ئەڵێن دۆخی ژیانیان لە گوزەرانێکی خراپدایە بەڕێز مەگەر پێم بڵێ بەڕێوەبەرایەتەکەش هاودەنگە لەگەڵەوە یاخود بەڕێوەبەری ئەم بەڕێوەبەرایەتیش وەکو ئێوەمانی گرتووە نەخێن بەڕێوەبەری دەستگای هەل لێرە نییە ئەسڵەن لێرە نییە ئێمە چاوەڕێکن بێتەوە جوابمان لێ بگێڕێتەوە ئەڵێ بچنە ژوورۆ بزانام چی ڕۆدا خۆم قساکەم لەگەڵ دکتۆر ئاشتی و لەگەڵ حافظ و باس ئەوان عیلاقیان ئێمە پەیوەندیمان بە دکتۆر ئاشتیەوە لەبەر ڕۆژانەی پارەمان هەیە بۆ کوردستان ئەچێت ئەو پارە چی لێ دەبکاکە من مۆزەفێکی حساباتم بە ملیار ڕۆژی پارە و بەنزیخانانە بە 40 میلیۆن و 50 میلیۆن و 60 میلیۆن پارە ئەبچێت بۆ کوردستان باشە باقی کوردستان ئەو پارە نییە لە بانکە ئەی چی لێیت ئەوە بسیار من ئەزمە دروست دەبێ ئەمڕۆ بەیانی دوو بەیانی کە دروست بوو خەڵک دوای سبەی دووس بێ گلەی لە کی ئەکات گلەی لە حکومەت ناکات ئەم حکومەتە نابێ هەڵوێستێکی بێ بۆ میلەتە تو یعنی جوابی هیچ نییە بۆ میلەتە هیچ جواب نادات ئەم هەموو دایرانەی ساڵمانەگە لەبەر موچەنی 3 مانگ من فەرمانبەرێکم موچە خۆم ڕاستەکە کرێکی مانگی 500,000 کرێم ئەوە من 6 ڕۆژم ماوە کرێک سبەی ساحەبخانەکە دەرمەکە ینی مانگێنی دوان من پارەی مانگی 4-5 ماوە ئەی ئەم 3 مانگی تر چی لێ بکەم ئەی چۆن جوابی خەڵک بەڵام ئەوەندەی من ئاگادار بم تەنها ئێوە نینمانتان گرتووە بەڵام فەرمانبەری کێشەیە وەکو ئێوە موچی وەرنەگرتووە بەردەوامە لەسەر کارەکەی پەیامی ئێوە چییە بۆ ئەوە ئەگەر بەڕێزم وەڵام بیتەوە ئێوە پەیامتان چی بۆ کەسانی کەمانیان نەگرتووە ئەبێ بگران لەگەڵمان یەکدەنگ بن ئەوانیش یا قسە بن بۆ هەیە کەڵوێستمان هەبێ لەگەڵیانە بۆ هیچ جەمی حکومەت بێتە دەنگ قسە بکات فەرمانبەریش هەیە موچی وەرنەگرتووە وەکو تۆ بگرە لە دۆخێکی ڕەنگە خراپتریشتا بێ ئەو بۆ قسە ناکات تۆ بۆ قسەکەی ئایا ئەمە کەمە کێشەی هەموو خێزانەکە کێشە لە خێزانەکانی شایەک بەڕاستی کێشەی تیا خێزانەکان لە ڕۆژێکە داوام ئەکرێتەوە تەلە بەهێنە خۆشەیە کێشە تەلە بەلەوانە ئەو مۆزەفە معاشی وەرنەگرتووە تەلەبێ هەیە لە ماڵەوە ناتوانێت تشتی بۆ دابین کات پێت وایە حکومەتی هەرێم داواکاریەکانی ئەوە جێبەجێکاوە خودت ئەم مانگرتانتان بە هەند وەرەگری یاخود ئەمەش قەیرانێکی ترە بێ بۆ چێتە سەر قەیرانەکانی تر کە لە هەرێم ئێستا هاوڵاتیان هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئێمە هاوڵاتیانی کوردستان هەمومان زۆر باشم حکومەتی خۆمانە ناسین کە زۆر بێباکە زۆر خەمساردا و قەت بەخۆشی و بە شێوازی حیوار و گفتوگۆ نایە بەتەنگ مافی هاوڵاتیانەوە منە لێرە یەکشتی بەسیط بۆ جەنابەت باسەکەم مەجلیسی شورات خوا بە هەموو هاوڕێیانم ئاگادار بن ئامادەیە عیلەی شەرعی و قانونی بدۆزێتەوە بۆ داداشینی کورسی بۆ ئەم و ئەو بەڵام فەرموچی وەڵامێکی هەیە بۆ چی یاسا و قانونێک ئەوە یعنی لەخۆ ئەگرێت کە فەرمانبەران 3 مانگ بێموچە بن یعنی کەس لیان نەبرسێتەوە سەرۆکاتی حکومەت 2 مانگدانە نیشە مەجلیسی شوراتۆ لەکوێی بۆچی قەرارێ دەرناکەی حکومەت ملزەمکەی ئەگەر صاحبی قەراری بەڵام بەڕاستی یعنی ئەوەی کە ئێمە ئەی خوێنینەوە خەمساردی و بێباکی هەم قیاداتی سیاسیە هەم سەرۆکاتی حکومەتەوە دڵنیاش بن با تەکید بن میلەت لیان قبول ناکە میلەت لیان قبول ناکە بەڵام ئێستا خوا ڕەحمی پێکردوون ئەو شەڕەی داعشەیە ئەژینا کورسەکانیان لەژێر ئاسووتێنین یەقینتان هەبێ قبولی ناکەین چونکە ئیتر یعنی شتەکە لە توانە و قودرە دەرچۆتە دەرەوە ئێمە فرۆشین نەوتی سەربەخۆی خۆمان نەفرۆشین ئیتر خەڵک ئەکەوێتە ڕەفاهیەتەوە کەوێتە ژیانی خۆشگوزارانیەوە بەڵام بوو بە باڵا و بوو بە ئاگر و هاتە ماڵەکانمانەوە بەڕاستی حەقە سیاسیەکان قیاداتی کورد ئیتر بە مۆزعیا بچنەوە بۆ ئەوەی ئەوە بەخایە ئەوە لەکوێت کاکە وەزیری کارەبا لەسەر 2.5 سعات کارەبا بڕان وەکو لە هەنێ هاوڕەکانیشم باسییان کرد دەستی لە کارکێشایەوە ئەم حکومەتە با فەشەلی خۆی ئەعلانکە با حکومەتێکی تازە تەشکیل بکرێ و ئیتر ئەو کێشە و قەیرانە چارەسەر بکرێت بە تەکید ئەی فەشەل چییە کارەبا نییە ئاو نییە خزمەتگوزاری نییە وە بەرهێنەران
پرۆژەکانیان وەستاوە ئەی فەشل چییە ئەوە نییە چییە قەیرانی سیاسی هەیە هزار کۆبنەوەیان کرد لەسەر کورسی و دەسەڵات یەک کۆبنەوە ناکەن لە پێناوی خەڵکە ئەوە ئەنجومەنی وەزیران دوومانگە کۆ نەبووەوە بە دەرەجە یەکەم سەرۆکاتی هەرێم سەرۆکاتی حکوومەت پەرلەمان با وەزیرانە بانکە متمانیان لێ وەرگێتەوە ئەی پەرلەمانەوە بۆچی دەنگمان پێدان بۆچی نان بڕاوکراین بۆچی عقوبە دراین ئەی ویسمان خەباتێکی مەدەنی و سیاسی دروستکەین یاسا سەروەر بێ ئەوەتانە هیتر هیچ یاساگەەوە قبول ناکەم مۆزەف ئاوە دوو لە ڕوویەوە حاشە لە ڕوتان یعنی ئەوە جۆرێکە لە تەشەبوس و جۆرێکە لە ینی لەگەڵ ئەو پەڕی ڕێزم ڕسوایی یعنی گوناحە بۆ ئێمەوابین ئەم میلەتە خەباتیدا قوربانیدا ڕەنجیدا بۆی ئاوامان بەسەر بێت ئەمە کەی وەزعە بەڕاستی تر لە توانیان نەماوە شەیدا هەر یەکێک لەم فەرمانبەرانی ئێرە بدوێنی بە جۆرێک لە جۆرەکان دەردەدڵی خۆیان هەیە ئەو بەعاناتیان هەیە کە ماوەی 3 مانگە موچەکانیان وەردەگرتووە من دەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ ئەگەر پرسیارێکتان نەبێت بەڵێ بابان ئەنوەر پەیامێرمان لە سلێمانی سوپاس بۆ زانیاریەکان.